پاش ئەوەی ڤیددیۆی منداڵێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بۆیەوە کە لە کاتی فرۆشتنی کلێنزدا لەسەر شەقامێکدا خەوی لێکەوت بوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کاردانەوەی لێکەوتەوە. لە بەدواداچوونێکی پەیامدا دەرکەوت ئەو منداڵە بەڕەگەز عەرەبە وە خۆی دەڵێت تەمەنی لە نێوان 5 تا 6 ساڵاندایە و بێباوکە و خەڵکی فەلوجەن و ماوەی 2 ساڵە لە گەڕەکێکی هەژار نشینی قەزای چەمچەماڵ نیشتەجێن و کرێچین. عبدالله. عبدالله من؟ محمد. عبدالله كم عمرك؟ 6 سنوات. 6 سنوات. والله بفلوجة. فلوجة؟ ايه. عندك أب؟ أبو؟ ايه؟ لا والله ميت. ميت؟ ايه. ليش يعني؟ ليش؟ تمرض ومات. تمرض ايه. هسه؟ ايه؟ هسه هناك. هناك. أنت بالمدرسة؟ لا. يوميا يعني كم تطلع هسه؟ 6:30. 6:30؟ ايه. بس يوميا 6:30 لو بالليل والنهار؟ ايه بالليل والنهار بس 6:30. الليل مو بارد يعني هنا مو بارد أنتم؟ ايه والله مو بارد. بارد؟ ايه. شهريا كم؟ 80. 8. منو كسام هموروجي هيجين هاجي بەسەرهاتی ئەم منداڵە چەندین چیرۆکی خەمناک لە خۆ دەگرێت بەو پێی ئەم کوڕا گەورەی ماڵە دوو خوشک و برای لە خۆی بچووکتری هەیە وە خۆیشی دەڵێت بە هاوکاری خێرخوازان و کەسوکاری دەتوانن ژیانێکی کولەمەرجی بەڕێوە ببەن. توێژەرێکی کۆمەڵایەتیش باس لەوە دەکات پێویستە کارکردنی منداڵان بە یاسایەک ڕێک بخرێت و بە پێی یاساکانیش ئەو منداڵانەی کار دەکەن نابێت تەمەنیان لە 15 ساڵ کەمتر بێت. پێشی وایە کارکردنی منداڵان لە خوار ئەو تەمەنەوە لێکەوتەی کۆمەڵایەتی نێگەتیڤی لێ دەکەوێتەوە. تەمەنی کارکردن بۆ مناڵ تا 15 ساڵی ینی لە خوار 15 ساڵیەوە کارکردنی مناڵان قەدەغە کراوە یاخود کۆتوبەندی لەسەردانراوە تەنها مەگەر ئەگەر مناڵێک لە خێزانە لەگەڵ دایک و باوکی لەگەڵ کەسوکاری خۆی ئیش بکە ئەوش لە 12 ساڵیەوە بە شێوەیەک بێت کە ئەبێ ئەو ئیشە لەگەڵ لایەنی جەستەیی و دەرونی فسیۆلۆژی ئەو مناڵە بگونجێت ئەوش تەمەنەکە مەسەلەن لە 12 ساڵ بۆ 15 ساڵ بەڵام بەداخەوە ئەوەی کە ئیبینین ئێستا کۆمەڵێک مناڵ لەسەر شەقامەکانن بۆیە بەگشتی کارکردنی مناڵ یاخود بۆ سەر هەرزەکاران کۆمەڵێک لێکەوتە و کاریگەری زۆر خراپی هەیە هۆکارێکی سەرەکیە کارکردن لە سەر شەقام یا خود لە ناوچە پیشەسازیەکان ئەوانەی کە لەگەڵ دایک باوکیانە نین لە دەرەوە ئیشەکان هۆکارێکی گرنگە بۆی کە ئەم مناڵانە تووشی لادان ببن. باهۆی بەردەوامی شەڕ و ئاڵۆزیەکانی ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراقەوە ژمارەیەک زۆر لە منداڵان بێباوە بوون و بە جۆرەی ڕیزبەندیەکانیش بێت عێراق لە ڕیزی پێشەوەی ئەو وڵاتانەیە کە ژمارەیەکی زۆری منداڵی بێباوک لە خۆ دەگرێت. بە جۆرەی ئامارێکیش کە دەست پەیام کەوتووە لە ئێستادا زیاتر لە 1500 خانەوادەی ئاوارەی عەرەب لا قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری نیشتەجێن و بەشێکی زۆری ئەو منداڵانەی لەسەر شەقامەکان کار دەکەن منداڵی ئەو خێزانە عەرەبە ئاوارانن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.